زۆر سپاس بۆ هاتنیەوە و ئامادەبوونیەوە دەستان خۆش بێ. خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات، بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش دەکەین. هێزی تۆین لە بەغدات تیمێکی گەورە و بەرفراوانی لەسەر تاسەری کوردستان و عێراق هەیە. گەنجان و لاوان بەشێکی گەورەی هێزی تۆن لە بەغدا. لیستی 222 بژاردە باشەکانی لیستی 222 لە هەموو چین و توێژەکانی تێدایە. میوانی ئەمڕۆی بەرنامەکەمان گەنجێکە لە بناری ئاسۆسەوە هاتووە، لە ناو ژیانێکی پڕ سەرمەسەری و هەژاری و نەداری، لە ناو زانکۆ بوو بە ئەستێرێک و وەک ئەندازیارێک نازناوی خوێنکارانی هەڵگرت، لەبەرەوەی زۆر خزمەتی خوێنکارانیە کرد، بەڵام هەر بەوە نەوەستا. توانی لە بوارەکەی خۆشیدا گەشەپێدانی گەورە دروست بکات و ڕۆژ بە ڕۆژنیشانی دەوروبەری بدات کە گرنگ نییە لەکوێ لەدایک بوویت، هەژاریت، کوڕی پیاوێکی دەستقڵیشا و ژنێکی ماندوویت، بەڵام گرنگەوەیە پشت بەخوا ببەستیت و بەرەو سەرکەوتن هەنگاو بنیت. ئێستا و کاندیدە و ئێمە لەگەڵ ئێوە بەیەکەوە پێشوازیەکەین لە جوتیاری خوێنکاران کاندیدی ژمارە 23 لە لیستی 222 با بفەرمێت. کاکە جوتیار بەخێر بێت. باز دەستان خۆش بێت. ئەسلامەکانیشتان بە قووەتە. 23 بێک ڕقەم سوتاوی ها؟ بەڵە بەڵە هاتۆزە خواردر بووە بە گرنگەوەیە سەرکەوتوبی بەخێر بێنێوەش. سوپاسانەکەین کاکزانان سوپاس بۆ زۆر سوپاس. سڵاو لە بینەران ماندوو نەبی ئێوەش ماندوو نەبن، هەموو لایەک بەخێر بێن. پێما بە برادرانیش داوای لێبوردنیان کرد لەوەی کە تۆزە دوا کەوتین. من جارێکی تریش داوای لێبوردنەکەم لەوە سوپاسی ئامادەبوونی یەکە بە یەکەتانەکەم و زۆر بەرزیە نرخێنم کامڕۆ لەگەڵ من لێرە ئامادەن. هەر بشی فەرموو با تۆزێک دانیشین تۆزێکە ناسەبڕشی پێکەوت تۆ ماندووە وانێ هی بی بانگەشەیە تەواوە بەڵام گەنج نابێ ماندوو بێت. باشە کاک جوتیار زۆر بەخێر بێت. جوتیار مەحموود چێ؟ من جوتیار مەحموود عەزیز ناسراوم بە جوتیاری خوێنکاران، کاندیدی ژمارە 23 لەسەر لیستی 222 لیستی جەنابی مامجەلال بە سەرۆکایەتی کاک باڤڵ. هەر لە ژمارەکەشمانەوە دیارە کە هاوسەنگیمان دەوێت هەم لە نێوان هێزەکانی هەرێم و لە نێوان هێز و پێکاتەکانی عێراق و مەسەبەکانیش. باش بۆچی خۆت کاندید کردو کاک جوتیار؟ وەڵا خۆی ئێمە ئەگەر باز لە ڕۆڵی دامەزراوەیەکی گرنگی وەکو پەرلەمان بکەین لە هەر وڵاتێکدا، پەرلەمان چەند وەزیفەیەکی زۆر گرنگی لەسەرشانە، زۆر کاری گرنگ هەیە کە پەرلەمان ئەنجامیەدا. پەرلەمانە کە قەرار دەدا ژیان و گوزەرانی خەڵک چۆنە، پەرلەمانە قەرار دەدا کە باز لەسەر هاوڵاتیان زۆرە یاخود کەمە، پەرلەمانە بڕیارەدا کە سیستەمی پەروەردە چۆنە، سیستەمی تەندروستی چۆنە، دەرفەتی کارت لە وڵاتە بۆ گەنج و بۆ لاوەکانت چۆنە. پەرلەمانە کە بڕیار دەدا کە تا چەندێک حکوومەت لە هەردوو وەزیفەی ئەمنیەت و ڕەفاهیەت سەرکەوتووە یاخود سەرکەوتونیە، ئایا و حکوومەتە پێویستی بەوەیە کە محاسبە بکرێ، پێویستی بەوەیە کە بەردەوام بێت لە کارەکانی. لەبەرەوە من بە ئەرکی سەرشانی خۆمی دەزانم کە وەکو گەنجێک وەکو تاکێشی ئەم کۆمەڵگایە بەپێی ئەو پسپۆڕی توانایی خۆم کە هەمە ئەوەندەی کە دەتوانم بەشدار بم لەو دامەزراوە گرنگەی کە منبعێکە بۆ ئەوەی کە دەتوانێت ژیان و گوزەرانی خەڵک بگۆڕێ. جا هیوادارم پشتیوان بەخوای گەورە ئەگەر دەرچوین بەشێک بین لە پەرلەمانێک کە ژیان و گوزەرانی خەڵک بە ئاراستەی باشتر بگۆڕێنە خراپتر. دەست خۆش کاک جوتیار لیستی مەسەلەن تۆ گەر لە ناو گەنجان و لاوان و چین و توێژە جیاجیاکانی یعنی چۆن قەناعەت بە خەڵکەکەی لە ناو هەموو کێشە و قەیرانانەی کە هەیە دەنگ بە لیستی 222 بدەن یان لیستی 222 بۆ؟ پرسیارەکەت پرسیارێکی زۆر بەجێیە، هەروەکو ئەو سەردەمەی کە جەنابی مامجەلال کە یەکێتی نیشتیمانی کوردستان
دادەمەزرێنێتەوە الاتحاد الوطني الكردستاني لماذا طبعا ئێستاش ئێمە دەبێ بڵین لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی طبعا لە دنیادا هەموو شتێک بەراوردکاریە ئێمە ئێستا لە پرۆسەیەکداین پرۆسەی هەڵبژاردنێک بۆ پەرلەمانی عێراق و پەرلەمانەی کە جیاوازە لە پەرلەمانی هەرێمی کوردستان بەداخەوە خۆزگە بمانتوانی بە پەرلەمانی هەرێمی کوردستان زۆر چالاکتر بووە ئەکتیڤتر بووە بە بەراورد بە پەرلەمانی حکوومەتی مرکزی بەڵام بەداخەوە کاتێک کە پەرلەمان لە هەرێمی کوردستان ناتوانێت محاسبەی حکوومەت بکە ناتوانێت بۆ نمونە ڕۆڵیە بێ لەوەی کە هەرێمی کوردستان بودجەی خۆی چۆن سەرف دەکات حکوومەتی هەرێمی کوردستان خەرجیەکانی چیە داهاتەکانی چیە هەموو ئەمانە ناکات تۆ مەجبوری بەوەی کە وەکو هەرێمی کوردستان زۆربەی بڕیارەکانت بچێتەوە دەست حکوومەتێک کە حکوومەتی فیدراڵیە و دەست پەرلەمانێک کە پەرلەمانی بەغدادا بۆچی گرنگە خەڵک دەنگدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە خەڵک لە بەردەم دوو ئیختیاردایە لەو دوو ئیختیارە لەم سەردەمەی ئێستادا زیاتر نییە ئیختیارێکیانەوەی یا دەنگ دەدەی بە هێزێک کە هەمیشە باوەڕی بە تەوافق و باوەڕی بە کاری هاوبەش و باوەڕی بەوە هەبووە کە تۆ لە عێراقدا نابێت سیاسەتی زۆرینە و کەمینە بکەی لەبەرەوەی عێراقێکی فرەنەتەوەیە عێراقێکی فرە پێکاتێ عێراقێکی فرە مەسەبە و نابێت بۆ نمونە تۆ کە بە جۆرێک کار بکەی کە هەمیشە تۆ حکوومەتی هەرێمی لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیدا دائیمەن تۆ پێویستت زیاتر بە حکوومەتی مرکزیەکەی بەڵام بێ هەر هەڕەشە بکەی هێزێکی ئەمە ناکە هێزێکەیە بە سیاسەتێکی عەقلانی بیر لەوە دەکاتەوە کە ماف و شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستورێکی دەنگپێدراو لە کۆماری عێراقدا بەدەست بهێنێ بە سیاسەتێکی عەقلانی کە وەکو میراتێک بۆمان بەجێماوە لە وەکو منهەجێک لە سیاسەتی جەنابی مام جەلال ئەویش ئەوەیە کە ئێمەی کورد نەدژایەتی شیعە بکەین لەبەر سونە نەدژایەتی سونە بکەین لەبەر شیعە بەڵکو تاکە سیاسەتی ئێمە ئەوە بێ ماف و شایستەی دارایی خەڵکی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستورێکی نووسراودا بەدەست بێنین بۆ خەڵکی خۆمان بەبێ ئەوەی کە زیانمان بۆ شیعە هەبێ بەبێ ئەوەی کە زیانمان بۆ سونە هەبێ بەبێ ئەوەی کە زیانمان بۆ تورکمان هەبێ بۆ مەسیحی و بۆ پێکاتەکانی تریش ئێمە ئەمە سیاسەتی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەرامبەردا تۆ لیستێکەیە کە دائیمان بۆتە ئەوەی کە هەڕەشەی لە بەغدا کردووە و بۆ نمونە سیاسەتێکی ناتەندروستی بەکارهێناوە ئەمەش دەرەنجامەکەی چ بووە دەرەنجامەکەی ئەوە بووە کە موچەبڕینی هەرێمی کوردستانی لێکەوتوێتەوە بڕینی بۆشە بودجەی هەرێمی کوردستان بۆ بودجەی تەشغیلی و ئیستثمار و ئەوانەی لێکەوتوێتەوە هەرێمی کوردستانی دەیان ساڵێ ناوەتە دواوە بڕیاری داوە کە ماڵجیایی بکە لەگەڵ حکوومەتی مرکزی بەڵام ئێمە ئەو بڕیارە بۆتە هۆیەوەی کە ئێمە لە 150 خاکی پیرۆزی خۆمان لەدەست بدەین هەرێمی کوردستان لەبەرەم دوو اختیارەدا بەڕاستی یا ئەوە تا دەنگەدا بە لیستێک بەهێزێک کە دەیەوێ خۆشگوزەرانی و ئاوەدانی بگەڕێتەوە ناو هەرێمی کوردستان یاخود دەنگەدا بەهێزێک یان دەنگەکەیەدا بەلایەنێک کە قووەتی ئەوەی نییە کە ئەمانە دابین کا بەڕاستی و کە من لێرە باسی ئەوە دەکەم کە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان توانای ئەوە هەیە بە تاکید بەڵگە و دۆکۆمنتەیە ئێمە با لە دواوە دەست پێ بکەین بگەڕێنەوە باش لە کۆتا ئینتیخاباتی دوو ئەنجومەنی پارێزگاکانی عێراق خەڵکی بە شەرەفی کەرکووکبایی ئەوە هێزیدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی بتوانێت پارێزگارێکی کوردی یەکێتی بکاتە پارێزگاری کەرکووک ئایا خەڵکی کەرکووک زەرەدی کرد بێگومان نەخێر کە دەڵم خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکان و بە هەموو نەتەوەکان و بە هەموو ئەحزابەکانەوە پارێزگاری یەکێتی لەوێ کە کار دەکات وەکو کوردێک بە تەنها کار ناکە بۆ یەکێتی بە تەنها کار ناکە بۆ پارتی بۆ عەرەب بۆ تورکمان بەڵکو بە یەک چاو ئەوە سیاسەت و بەرنامەی جەنابی مام جەلالە ئێمە لە کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەرنامەی ئەو نمونەیەکە بۆ ئەوە نمونەیەکە بە لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکی یعنی یەک کابینە بووە دوو ئیدارە نەبووە 2 ساڵ حکوومەت لای یەکێتی نیشتیمانی کوردستان بە 2009 بۆ 11 ئایا هیچ خەڵکێکی بەویژدان هەیە نەزانێت یەکێتی لەو 2 ساڵە خەریکی چی بووە ئەوە بەرنامەی یەکێتی بۆ چۆتە سەرجەم شار و لادێ و کوچە و کۆڵانەکان یەکێتی بوو بە خەڵکی دەوت توێیەکی هاوڵاتی ئەگەر موچەخۆر نیت ئەگەر پارتیت یان یەکێتیت گۆڕانیت کۆمەڵی یەکگرتوویدی لە ئاخری پێویستت بە پارەیە بۆی خانوویەک دروستکەی ئەمە سیستەمێکم داناوە پێشینەی خانوبەری پێدەڵێن تۆ جەنابەت دانیشتووی مەلیکی یا لادەیەکی شارباژێڕی هیچ فەرقێک نییە بۆ تۆ فەرمو بڕۆ سلفەی عەقارەکەت وەربگرە ئەگەر گەنجێکی بەنیازی پرۆسەی زەواجی ئێمە پێشینەی زەواجمان هەیە بۆ تۆ بڕۆ وەری بگرە
ئەگەر گەنجێکی خوێنکاری یەکەم و دووەم و سێمی لە زانکۆکان دەتەوێت لە زانکۆ بەناوبانگەکانی دەرەوە خوێندن تەواوکەی فەرمو پرۆگرامی تواناسازیمان ئەو بڵێ ئەوە ئەگەر یەکێتی دەسەڵاتی بێ ئەوەکەن بەتاکید بێگومان ئەوە دەکرێت و وەکو باسم کرد ئێمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئێمە بەداخەوە کە کۆمەڵێک حەزب لە هەرێمی کوردستان یعنی دەرفەتێکیان قۆستەوە لە لاوازی یەکێتی کە هەرێمی کوردستانیان بەرەو دواتر بەرە و پێشتریان نێنا ئەوان دایانتوانی کە دایانزانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک خەڵکی هەلپەرز لەناو ئەم حەزبە جیا بوونەتەوانێ و حەزبێکی تریان دروست کردو و دەیانەوێ هەر ڕۆژە و بەشێک لە دەستەی یەکێتی نیشتیمانی کوردستان لێ بکەنەوە دەیانتوانی ئەم دەرفەتە بخۆزنەوە بۆی کە خۆیانی پێ بەهێزتر بکەن لە ڕووی خزمەتگوزاری خەڵکەوە لە ڕووی خزمەتگوزاری خەڵکەوە ئەم وشەیە تکرار دەکەمە دووبارەی دەکەمەوە بەداخەوە لە دوای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرە لە جۆرەکان تووشی کێشەی ناوخۆیی بوو خەڵکی هەرێمی کوردستان هەمووی تووشی کێشە بوو هەواڵانی عەزیز چۆن موچەخۆرێکی شاری سلێمانی بەهۆی سیاسەتی هەڵەی حکوومەتی هەرێمی کوردستان و تاقمێکی ناو حکوومەتی هەرێم 6 موچەی لای حکوومەتە مامۆستایەکی زاخۆ و هەولێر و دووەکی 6 معاشی لای حکوومەتە لە سایە و سیاسەتەوە چۆن بازاری سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان بەهۆی سیاسەتی سەقەتی ناو حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکەکەیەوە زەربەی بەرکەوت بازارەکانی سۆران و زاخۆ و هەولێری زەربەی بەرکەوت کێشەیەک دروست بوو بۆ هەمومان دروست بوو ئەمە لە غیابی زۆر باشە ئەمە دەست خۆش بێ کاک جوتیار بەڵێ خەستە منیش بەڵ ئەرێ وەڵڵا من حەزم زۆر لە دانیشتن نییە وانە ئەنجا ئەوانیش بە دیارێمەوە دانیشتون بۆچی گوێمان لێ بگرن کورە با پرسیار بکەن با گفتوگویەکی گەنجانە دروستکەین وانە کەواتە مەبەستی تۆ لێرە ئەوە بۆ گەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە هێز و دەسەڵاتە بێ نمونەی هەیە پیشانیدا بەدڵنیاییەوە نمونە هەیە و بەرجەستەیە و دەتوانرێت کە ئێمە نەک نمونونەکانی سەردەمی یەکگرتنەوەی دوو ئیدارەی هەرێمی کوردستان باس بکەین ئێمە پێش پرۆسەی ئازادی عێراقیش لە ساڵی 2003 ئیدارەیەکی نمونەیمان هەبوو لە عێراق کە لە کاتێکدا حەساری اقتصادیش بە لەسەر بوو هێشتا عێراق پێی نەبوو ئێستا جوتیاری خوێنکاران چی ئەبێ لەو ڕێڕەوە خوێنکاری ئەو ڕێڕەوەی بەدڵنیاییەوە چونکە ئەو ڕێڕەوە خزمەتە بۆ هەمووی لە سەردەمی یەکێتی کە سەرۆکاتی حکوومەتی دەکرد کە فۆرمێکی دامەزراندن بڵاو دەبەوە لە کەس نەدەبەسراتەوە یەکێتیت پارتیت گۆڕانیت بێلایەنی دیاخود بێلایەنیت بەڵکو ئەو دامەزراندا بۆ کۆی چین و توێژەکانی کۆمەلگا بوو بە پێی خاڵبەندی و پێشبڕکێ منیش حەزەکەم داکۆکیکار و یعنی بەرگریکاری ئەو جۆرە سیاسەتە بم کە یەکێتی باوەڕی پێێتی و دڵنیاش بن لەوەی کە نەهج و بەرنامەی ئێمە هەروایە ئەژە گەرم و گوڕ بن کاکە لەگەڵ کاندیدەکەتان زۆر باشە ئەو مایکەی لەوێ هەیە من بۆ ئێوەی جێدێڵم فەرموو پرسیار ڕەخنا بۆ لیستی 222 بۆ کاندیدی ژمارە 23 هەر شتێکتان هەیە ئەو مایکە بۆ ئێوەیە فەرمووی ئەو پێشکەشکار بن مایک ئازادە ئەمایک ئازادە ڕازی کاک جوتیار باڵاکی فەرموو یەک تۆز مایکە دانێ بۆی باش شەڵتەکەت سەرەتا بەخێراتنی کاک جوتیارەکەم و ئەمەوێ پرسیاری ئەوەی لێ بکەم ئایا ئەم بچێتە بەغاوکو ئەندام پەرلەمانەیەک چ شتێک بۆ گەنجەکات بۆ گەنج بەڵێ بەرنامەی چییە بۆ گەنج زۆر باشە بخاتم بەڕێزت ئەتەوێت لەسەر چ ئەساسێک دەنگ بە لیستی 222 بدەیت ئێمە خۆمان بنەماڵە هەر یەکێتین ئێمە بنەماڵەمان پێلامووی باشترە ئەی چۆن کەواتە داوا لە هاوڕەکان تەکەی چی بکەن داوا لە هەموو هاوڕەکان مەکەم دەنگ بن بە لیستی 222 کاندیدی ژمارە 23 چی بۆ گەنجانەکەی کاک جوتیار ئێرە هەمووی گەنجە ماشاءڵڵا بێگومان خۆی هەیە بۆکو گەنج ئێمە عێراق کارکردن لە عێراقدا هەرێمی کوردستان خۆشی گەنجە جێگرەڵێ خۆشی گەنج جێگر تۆ زێک پیر بووە طبعا شەڕی کورد لە بەغدا شەڕی ئەوەیە کە بەشە بودجەی هەرێمی کوردستان بە پێی دەستور و ئیستحقاقی خۆی بهێنە تەسلیمی حکوومەتێک بکە کە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام قۆناغێکی تر دروست دەبێت لێرە کە ئێستا لە سەروبەندی پێکێنانی کابینەیەکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم بەشە بودجەیە لە عێراق وەرگیرە هاتە هەرێمی کوردستان جیاکاری نەکرێت لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان ناکرێت سەرۆکی حکوومەت جیاوازی بکات لە نێوان لادەیەکی گەرمیان و لادەیەکی زاخۆ لادەیەکی شارباژێر و لادەیەکی سۆران لادەیەکی دەڤەری ڕاپەڕین و لادەیەکی منتیقەی هەولێر و ئەو شوێنانە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان یەک حکوومەت بێ طبعا ئەو پرسیارەی کە کردی چی دەکرێت بۆ گەنجان طبعا مهمترین شت لە هەر وڵاتێکدا بۆ گەنج پێش هەموو شتێک بوونی دەرفەتی کارە بۆی کە گەنجەکانت
بەڕاستی تووشی و مۆقیفە نەبن وڵاتت بەجێ بێڵن کەس لە خۆشییا وڵاتی خۆی بەجێ ناڵە هیچ کەسێک بێگومان یعنی کێشە گەورەکەی گەنج کە تووشی خەمۆچی دەکا کە تووشیەوەی دەکا کە لە خۆشەویستی نیشتیمان دای ببڕێ کە تووشیەوەی دەکا تووشی ئەنواع کێشە و مەشاکیلی بێزراوی ناو کۆمەلگا ببێ نەبوونی دەرفەتێکی کارە طبعاً ئەرچی ئێمەیە وەکو نوێنەرانی کورد ئەگەر ئیشەڵا خوا کردی چوین بۆ ئەوە یا منیان هەر ڕەڤاڵێکی تر لەوەیە ئەوەیە کە بەشە بودجەی کورد بە سیاسەتیشی عەقلانی لەگەڵ برایانی شیعە و سوننە لەوێ ئێستەقاکی خۆمان پێ بدرێت بهێنرێت تەسلیمی حکوومەتێکی ئەمینی بکە حکوومەتێکی دادپەروەر لێرەش یاسای بودجە هەبێ پەرلەمان بتوانێت محاسبەی حکوومەت بکە بڵێ حکوومەتی هەرێمی بەڕێزوەرە بزانم پلانی تۆ بودجەی تۆ بۆ کردی پەروەردە بۆ تەندروستی بۆ وەبەرهێنان بۆ ئەم شتانە پلانی تۆ چییە چۆن دەتوانی وا بکەیت کە بازاڕی هەرێمی کوردستان گەرمتر بکەیت بۆ ئەوی گەنجەکانمان بێهیژ نەبن بێکار نەبن ئەم وڵاتە جێ نەهێڵن ئەمە سیاسەتە گشتیەکەیە کە دەبێت پێڕۆ بکرێت طبعاً زیادکردنی دەرفەتی کارەوە هەلی کار بۆ گەنجان ئەوە دواتر دەبێت بە جۆرە لە جۆرەکان دەستوری عێراقی مەو مافەی داوە کە بە هەرێم سیاسەتی ئابووری و دارایی خۆی دابڕێژێ بۆی کە فرەسەرچاوەی داهاتی خۆی بکات بۆ زیادکردنی دەرفەتی کار لە هەرێمی کوردستان کە ئەوە بڕبڕی پشتی کارە بۆ گەنجان بەڕێزێشتر فەرموون چێتر قساکە گەنجان لاوان ئەو خاتونە ڕێچکەیشکان ڕەخنا پرسیار پرسیار ڕەخن فەرموو سەرەتا دەستخۆشی ئەم بەرنامەیەتان لێ ئەەکەم و بەخێرهاتنی کاکجوتیارەکەم من وەکو خوێنکارێکی زانکۆ بەڕاستی شایەتی بۆ ئیشەکانی کاکجوتیار ئەم کە دایم بەبێ گوێدانە هیچ لایەنێک بەبێ گوێدانە هیچ پێشینەیەک یارمەتیدەری هەموو خوێنکارانی زانکۆ بووە هەر کاتێک پەیوەندی پێوەکرابێت دایم یارمەتی دەربووە هەم بەخۆمەوە هەمیش بە هاوڕێکانمەوە شایەتی ئەوە ئەیەن چونکە من هاوڕێشم هەبوو کە پەیوەندی پێوە کردووە دەرەوەی شار بوو یاخود ناوەی شار بوو بۆ هەر ئیشێک بە ئەو یارمەتی دەربووە و دەستخۆشیان لێ ئەەکەم و شایستەی پەرلەمانن و هیوادارم کە سەر بکەون ئینشاءڵڵا و پرسیارێکم هەیە ئەمێ بزانم کە ئایا بچێ بۆ پەرلەمان چی بۆ خوێنکارانی زانکۆ ئەکا پرۆژە و بەرنامەی چییە ئەو بەڵێ تۆ وەک خۆت چیت هەیە بۆ لیستی 222 من لیستی 222 یەکێکە لەو لیستانی کە بۆ من لە پێشینەیە بێ ئەوەی کاندیدێک دیاری بکەم من لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دیاری ئەەکەم کە ئەوە شتێکە نەک بڵم لە باو باپیرانمانەوە ڕاستە ماوە تەوانێت بەڵام تۆ کاتێک دەنگ ئەبێ دەنگ بێ بە لیستێک کە شایستە بێت دەنگ بێ بە لیستێک کە بزانێ ئیشی پێ ئەکرێت کە بزانیت بتوانێت لە بەغا لە پەرلەمانی کوردستان ببێتە جێگەی سیقەی تۆ ببێتە جێگەی دەنگی تۆ بۆیە داواکارم لە هەموو خوێنکاران لە هەموو گەنجان ئەگەر تۆ ئەتەوێت دەنگێکی ڕاستەقینە دەنگێکی ڕاستگۆ هەبێت لە پەرلەمانی بەغا ئەوە هیوادارم کە دەنگ بم بە کاندیدی ژمارە 23 کاکجوتیار لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەستان خۆش بەڕێزیشتر ئەوە یانی خاتونەکان قسە بکەن والله ئافرین والله چەپڵەیەک بۆ ئێوە جوابی ئەو تا کاک جوابی بەڵێ طبعاً زۆر سپاس بۆ هەست و شعوری تۆ ئێمە چی بکەین بۆ خوێنکاری زانکۆ طبعاً هەر وڵاتێک گرنگی پەروەردە و خوێندنی باڵا بە کۆی ئەو توێژانەی کە کاری تێدا دەکەن نەیزانێ وڵاتێکی دواکەوتووە بە خوێنکارانی بە مامۆستایانی بە فەرمانبەرانی ئەوەی کە بۆ ئێمە طبعاً ڕەنگە کە دەڵێن خوێنکاری زانکۆ ڕێک زۆر هەنگاوەکە پێشخین بڵین دەرماڵەی زانکۆ بەڵام چەند هەنگاوێکی تر هەیە پێش دەرماڵەی زانکۆ گرنگە بۆ نمونە بوونی زانکۆیەکی گرنگ کە هۆڵ و مختبەراتی باشی تێدا بێ بۆ خوێنکار زۆ گرنگە تۆ ناکرێت کۆلێجێکی وەکو کیمیاتە بێ بەنمونە بەڵام مختبەراتی باشت نەبێ کۆلێجێکی وەک ئەندازیاریتە بێ بەس مختبەراتی باش و هۆڵی باشت نەبێ و لە دوای ئەوە دەبێت تۆ دەعمی مامۆساکانت بکەی ئەوانەی کە توێژینەوەی زانستی دەکەن لە ڕووی مادی و معنەویەوە بۆ ئەوەی کە بتوانن بەباشی ئەو عیلمە بە تۆ بگێنن کە تۆ ببی بە تاکێکی سوودمەند کە دوجار دێتە ناو کۆمەلگا تاکێکی لاتوبی دوای ئەوە هەنگاوی ترمانێ ئەوەیە کە تۆ کۆمەڵی خوێنکارت هەیە لەو زانکۆ پەیمانگەیانە دەخوێنن بەرنامەی حکوومەت چییە
ئەگەر ئێمە نەژڵین دەرماڵە بدرێ بە هەمووی چونکە لەوانەیە بەشێک هەبێ شایستی ئەوە نەبێ دەرماڵە وەربگرێ ئەگە باس چکە حکوومەت بیانوەکەی ئەوەیە کە دەرماڵی بڕیتەبان یەکێ لە سیفاتە خراپەکانی ئەو کابینەی کە هەیە ئەوەیە کە دەرماڵی خوێنکارانی بڕێ باشە قسەکە چی بوو بۆ بڕیت وڵا خوێنکاری تێدا هەیە کە شایستی ئەوە نیە دەرماڵە وەربگرێ باش بەستۆ دەبێ بێ ئەرکی توێ کە فلتەری ئەوە بکەی چێ شایان ئەمە لە عراق دەکرێنەوەوانە بەڵە بەڵێ لە عراق بە بەشێکی زۆری ئەوە بەستمەوانە بە عراق جێبەجێ دەکرێن لە هەرێم سەری منکە ئێمە وەکوتم ئێمە ئەرچی ئێمە ئەوەیە کە بەشە بودجەی هەرێم بێنین دواتر حکوومەت هەرێمی کوردستان چۆن ئەو بەشە بودجەیە دابەش دەکات بۆ سێکتەرەکانی خۆی من زۆر مەبەستمە کە ئەو مشکلەی ئەو باسی دەکات پەیوەندی بە خوێنکارانی زانکۆیە چارەسەر بکرێت لەوەی کە ئێمە ساڵانە ڕوبەڕووی ئەوە دەبینەوە کە خوێنکار هەیە لەبەر کەم دەرامەتی ناتوانێت خوێندنەکەی تەواو بکە خوێنکار هەیە لەبەر کەم دەرامەتی زەختێکی زۆر چۆتە سەر دایک و باوکی بەڵام چارەسەر هەیە وەڵی زۆر بە ئاسانی دەتوانی لە ناو زانکۆدا فلتەری ئەوە بکەیت چی خوێنکارێک هەژارە چی خوێنکارێک هەژار نییە ڕێگا هەیە زۆر بە ئاسانی دەتوانرێت هەر بە نمونەیەکی بەسیط لە خلال یەک دقیقە پێ دەڵم بۆ نمونە ئەگەر بەشی زانستی ماتماتیک وەربگرین لە زانکۆی سلێمانی بۆ ئەوەی بزانین چی خوێنکارێک هەژارە و چی خوێنکارێک کە پێویستی بە هاوکاریە دێم لەو کۆلێجانە بە ئەمرێکی زانکۆ لیژنەیەک لە مامۆستایانی بەڕێز پێک دێنم فۆرمێک بڵاو دەکەمەوە دەڵم مامۆستایانی هەر خوێنکارێکە خوێنکاری کەم دەرامەتە ئەو فۆرمە پڕ بکاتەوە بە شێوەیەکی نیەنی دەچێتە بەر دەم ویژدانی ئەو مامۆستا بەڕێزانی کە لیژنن ئەگە 100 کەس فۆرمەکەی پڕکردی بێتەوە ئەو لیژنە بەڕێزە دەتوانێت کە پاڵاوتنێکم بۆ بکار ڕەنگە 20 خوێنکار بمێنێتەوە شایانی ئەوە بێ هاوکاری بکرێ ئەگەر حکوومەت ئەوەش ناکات دەتوانێت سندوقی پێدانی قەرز بە خوێنکارانی زانکۆ ئەکتیو بکاتەوە چاکی بکات بۆی کە بتوانێت خوێنکارێک ئەگەر لە مەرحەلەی زانکۆ هەتا لە ڕووی ئەوە توانن لە ئەگەر وەکووتت خۆت و هاوڕێکانت لە ئەنجومەنی نوێنەران ئەتوانن کار بکەن لە ڕێگەی لیژنەی خوێندنی باڵا و مەسەلەن بۆ ئەوەی زەمانەی خوێندن لە وڵاتانی دیکەشە دەست خۆش کاک زووتیار بژی فەرموو تۆزێک بیتە پێشەوە سەرەتا دەست خۆش کاکزانە بۆ بەرنامەکە لە ژێر سایی سەرۆکێکی گەنج مای خۆشحاڵیە کە گەنجێک کاندید کراوە مای خۆشحاڵێت تۆی گەنجیش قساکە من سپاس دەکەم ئێمە وەکو گەنجان یعنی پێشتر وەکو شتێک من 11 ساڵە کاک جوتیاری ناسم لە کۆمەڵی خوێندکاران لە کاروباری خوێندکاران ڕۆژانە پەیوەندیمان هەیە شایەتیەوەی بۆیم کە بەبێ جیاوازی یعنی ئیشی بۆ هەموو لایەنەکان کردووە لە دەنگدەری لایەنەکانی کە من خۆم چەندین جار شایەتم کە وتوانە بە شانازیەوە دەنگەین بەو پێمان خۆشەکە یەکێتی کەسێکی ئاوای هەیە و خۆشحاڵشین کاک جوتیار کاندید کراوە و چکە پێش ئەمیش گەنجی کە هەبووە لە خولەکانی پێشووی پەرلەمان زۆر باش بوون و زۆر کار و چالاکیان هەبوو و مای ئومێدیش بوون بۆ ئەم گەنجانە کە ئومێدیان هەبێ گەنجێک کار چیەوە ستۆدیۆ ئەمڕۆ هەر ئێوە لەگەڵ کاک جوتیارە هەمووی گەنجە چکە کاک جوتیار کاروبارەکەی لەگەڵ گەنجانە لەگەڵ چینێکی دیاریکراوە بێش کاتی خۆی لە کۆمەڵی خوێندکاران لەگەڵ چینی گەنجانە لە زانکۆ پەیمانگاکان و وەکو ئومێدێک ناڵم ئەم گەنجانە هەمووی خۆشحاڵەکە کەسێکی چالاک ئەبینێ ئیشێکی کردو و ئەسەیەکێتی یعنی توانیوێتی کاندیدی کا لە پۆستەکە هەمووی وزە و توانایە بۆ ئەم گەنجانە بۆ ئێمە بۆ ئەوانی دوای ئێمە پێش ئێمە هەرچیەک هەیە مای خۆشحاڵێکی یەکێتی بە شێوازێکی زۆر گەنجانە بە شێوازێکی جیاواز کاروبارەکانی خۆیەکە و هیوادارین کاک جوتیار سەرکەوتوو بێ و کاک جوتیار پێشتر لە ناو خەڵکا بووە ئایا وەکو نمونەی کاندیدە گەنجەکانی کە دوای دەنگدانیش لە ناو خەڵکا بێ پرسیاری من ئەوەیە بۆ خۆمە توانم وەکۆی خۆم بڵم شایەتی ئەم پرسیارە زۆر کاندید ئەکرێت کە گوایە دوای دەنگدان نامێنەوە ئەین تەلەفۆنیان دیار نامێنێ ون ئەبن وە چەندین ئەندام پەرلەمانی کەمانە بۆ کاک زانە بەونەوە بۆ لە حیزبەکانی کە لە حیزبی خۆمان بە هەمان شێوە ئایا کاک جوتیار چی هەیە بۆ ئەو وتێ و دوای گەنجان چ بەڵێنێکمان پێیا بۆ دوای دەنگدان کە بەردەوام بێت بەڕێزێکتر دەست خۆش کاگرێوە بەڕێزیشتر فەرموو تا ئەگەیتەوێ بە کاک جوتیار وەڵام داتەوە من سەرنجەکەمەوەی هەمووی گەنجە ماشاءڵڵا تەمەن درێژ بن زۆر تۆش ئەوە گوتمان گەنجی بەڵام ینی کەواتە ئتیجاها گەنجەکە ڕووی لە تۆیە بەتاکید وەڵی فەزلی خوای گەورەیە و ئینسان خۆشحاڵە بەوەی کە توێژێکی ئاواز زیندوو لە دەوری بێ یارمەتی دەری بێ هاوکاری بێ تەبان من لەو قسەیەوە پرسیارێکی لە من کرد کە ئایا دوای ئەوە دێینەوە ناو ژمارە تەلەفۆنەکەت ناگۆڕی مەسەلەن لە خەڵک دانابڕێ دوور ناکەویەوە لە تۆ شتێکی کە ئیزافە کرد بۆ پرسیارەکە تەبان بەنسبەت هاتنە ناو خەڵک من لە ماڵانەوە قسەیم زۆر لێ دەکرێت من قسەیەکی لە لای هەموو کەسێک لە لای هەموو ماڵک باسی دەکەم دەڵێم ئەگەر خوای کرد ئێمە دەرچوین پێش هاتنەوەی ئێمە بۆ ناو ئێوە چەند شتێکی تر ئەولەویەتە دەبێ بێتە ناوتان
پێش هاتنەوەی ئێمە بۆ ناو ئەم برادرانە هاتنی موچەی دایک و باوکیان مویمە. پێش هاتنی ئێمە دوودۆخی ئاو و کارەبای ناوماڵیان مویمە پێشەوەی ئێمە بین. پێش هاتنی ئێمە بۆ ناویان بەر دەرگای ماڵەکەیان مویمە ئایا کۆنکرێتە یاخود چەندین ساڵە کەلپستۆنێک دانراوە و حکوومەت نهاتووە ئەم جادەیە کۆنکرێت بکە. پێشەوەی ئێمە بین دەبێ ئەوانە بێن. دەبێت ئێمە کار بکەین بۆ ئەوەی کە پێشەوەی ئێمە بینەوە ناوتان ئەم شتانە بێن. ئەگەر ئەمانە لە ناوتان نەبێ ئێمە 24 ساعات لە ناوتان بین بەڕاستی هیچ ئیسفادەیەکی نییە و هیچ سوودێکی نییە. بۆیە چوونی ئێمە بۆ ئەوێ ئەگەر خۆشگوزەرانی خەڵکی لێ نەکەوێتەوە نەچوونمان باشترە. ئەگەر ئێمە لەوێ بین لە پەرلەمانێکدا بین ژیانی خەڵکمان زۆر قورس و ناخۆش بێ بەڕاستی خۆشمان ڕووی ئەوەمان نابێ بینەوە ناوتان. لەبەرەوە ئەگەر ئەو شتانەی تر کە باسم کرد لە ناو ئێوە تەواجودی هەبوو زۆر قسەیەکی تریشەیە کاک جوتیان ڕەنگە خۆشتانەوە گەنجانەش بیسپێتیان هەمووی بۆ خۆ دەوڵەمەندکردن ئەچێ. ئەم قسەیەکی زۆر سادەیە بەڵام بێزاریشی زۆری لای خەڵک دروستکردن ڕەنگە مبەربەجی شەو قسەیە بکرێ بۆ سارکردنەوەی خەڵک. هەر بەڕاستی ئەم بابەتە کاسبیە بۆ خۆ دەوڵەمەندکردنە. دەزانی ئەم قسە زیاتر لەکەیەکەوە سەری هەڵداوە زیاتر لە دوای ئەو قەیرانانەی کە لە هەرێمەوە لە سایی سیاسەتێکی زۆر لە سایی سیاسەتێکی زۆر ناتەندروست سەری هەڵدا. تۆ بێگومان کە موچەخۆرێک موچەی خۆی نەیاتۆ پەرلەمانتاربی وەڵام منیش بم یعنی لەوانەیە زۆر بە ڕەزاسووکی سیرت نەکەم. تۆ هاوڵاتیەک بی کەسابەت کەی لە بازاردا بازارت نەبێ هەر ناخۆشە کەسێکی تر تۆ بەرپرسیار مۆزوعەکەەوە نییە. ئێستا لەوانەیە ئەو کەسەی کە ژیانی ناخۆشە لە بارودۆخێکدا دراوسەیەکی هەیە کەسێکی دەوڵەمەند و سەرمایه‌دارە بەس مشکلی نییە لەگەڵەوە بۆ لەبەرەوەی ئەو پەرلەمانتار نییە ئەو وەزیر نییە. ئەو من بە بەرپرسیار دەزانێت دەڵێت تۆ چۆن حەز دەکەی ژیانی خۆت خۆش بێ دەبێت پێت خۆش بێ ژیانی منیش خۆش بکەیت. ناحەقی نییە لەو ڕووە بەڕاستی کە بڵێینە ئەگینە خەڵکی ئێمە مافە سەرەتایەکانی خۆی ئەوەی کە هەیە بدابینی کە بۆی مشکلەی ئەوە نییە چێ وەزیرە و چێ وەزیر نییە. بەعکسەوە لەوانەیە تۆ ئەگەر موچەی لە کاتی خۆی بێ بازار باش بێ گەنج بێکار نەبێ نەڕوا بۆ ئەوروپا سەری خۆی هەڵ نەگرێ بازار گەرم و گوڕ بێ لەوانەیە پەرلەمانتار بی وەزیری بچیتە ناو بازارەوە حەزیش بکەن ڕسمن لەگەڵ بگرێن و وەسفیشت بکەن و بڵێن سوپاس بۆ خوای گەورە کە تۆ لەم خولەی تازەیی پەرلەمانی وەزعی خەڵک باشە وەزعی بازار باشە وەزعی موچەخۆر باشە بەس ئەگەر دۆخەکە بە پێچەوانەوە بێ ئەرە وەڵا حکوومەت دەکەوێتە دۆخێکەوە لە بەسیترین فەرمانبەریەوە تا دەگاتە سەرۆکی حکوومەتەکەی ڕەزاقورس و ڕەزاگران دەبێ بەڕاستی ببوورە ڕامان گرتی فەرموو. پێشەکی سڵاوتان لێبێت دەستخۆشی ئەم بەرنامە جوانە لێکم کاکزانم لەش ساغ بێ. بەڕاستی من حەزەکەم پێشەشی بە وتەیەکی جەنابی مامجەلال دەست پێ بکەم کە هەمیشە لە کۆڕ و کۆبوونەوەکانە ئەیوت سەفین لە بن دێ و یەشەتی لە بن نایەت. بە حکمیەوەی کاکژوتیارش کەسێکی خۆشەویستە لە ناو گەنجانە بەڕاستی کار و چالەشەکانی بینراوە ڕۆژانە خۆمان بینیومانم بە شێوەیەکی گشتی من دوو پرسیارم هەیە. یەکەمیان ئێمە وەکو وەزانین ئێمە خۆمان وەکو هەرێمی کوردستان ئێمە لێرە پەرلەمانمان هەیە ئایا بە شێوەیەکی گشتی بۆ هەموو هەلومەرج و کارەکان چ گرنتیەک هەیە کە لە پەرلەمانی کوردستانەوە بۆ ئەم سنوورەی ئێمە ئیش بکرێ بە شێوازی لە پەرلەمانی کوردستانی عێراق بەڵێ لە پەرلەمانی کوردستانی عێراق چی ئیشێ بکرێ بۆ ئەم سنوورەی ئێمە چونکە ئێمە خۆمان پەرلەمانمان هەیە بەڕاستی لێرە. پرسیاری دووهەمیشم بەڕاستی بە شێوازێکی ئەم پرسیارە کرا بەڵام من مەبەستێکی کەم هەیە مەوە مەبەستە بگێنم. وەکو ئەبینین بە شێوازێکی زۆر دەرچوویەکی زۆرمان هەیە کە دانەمەزراون بەڕاستی پێویستیانە کە ئەمانیش چەند ساڵانێک خوێندویانە بە حکومی کاکژوتیار خۆی خوێنکار بووە وەکوی زانیاریشم لە سەریە خۆشی هەر لە بەشە ناوخۆیەکان بووە ئەزانێ حاڵ و وەزعی خوێنکار چۆنە تا خوێندن تاواکە. یعنی بە شێوازێکی گشتی چ شتێک لە فیر و لە بیر و هزری کاکجوتیارە هەیە کە بۆ خوێنکارانی کە خوێندنیان تاواگرۆ دابمەزرن. دەستان خۆشار بانکەکە ڕاوەستە داوات چیە بۆ 222 ئەو مایکی بەدەستخۆتەوەیە بۆ گەنجان و لاوان تۆ لەسەر چ قەناعەتێک دەنجی پێدەی. ئێمە بەڕاستی وەکو وەزانینەوە سنووری ئەم دەڤەرە بە شێوازێکی گشتی ئێمە خۆمان هەر لە ڕووی عایلەوە هەمومان بە شێوازێکی گشتی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانی بەڵام گەنجی ئازا و زیرەک ئەوەیە کە دەنگ با بە یەکێتی پێویستە لە مێژوو یەکێتی بخوێنێتەوە سەرەتا بێت لە هەواڵ مامجەلالەوە دەست پێ بکە کار و چالەشەکانی بخوێنێتەوە بزانە چی کردووە بۆ کورد چی نەکردو پاشان بێتە ئەوەی کە لەم کاتەیە کە هەواڵی زۆر بەڕێز کاک پافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر نمونەیەکی بەسی دەتوانین بێنینەوە کە لەم ماوەیە چەندین وەفد لەلایەن هێزەکانی ترەوە بە تایبەتی لەلایەن
حیزبی پارتی دیموکراتی کوردستانەوە کە نێرناونەتە بەغا بە هەفتە بە مانگ لەوێ بوون کە کێشەی موچیان بۆ چارەسەر نەکراوە وەکو هەمومانەی بینین و بینیومانە کاک پافێڵ ئەچێتە ئەوێ بە تەنیا خۆی ئەچێت لە ماوەی سەعاتێکە کێشەی موچە چارەسەرەکە دەستان خۆش وەڵامت بۆ کاکێ بەڵێ وەڵی من سوپاسی دەکەم و باسی شتێکی کردکە هەمومان دەناڵێنی بەدەستیەوە ئەویش کێشەی گەنجە لە دوای تەخەڕوج لە زانکۆ طبعا ئێمە کەلیمەی دامەزراندن من زۆر حەز دەکەم بیکەین بە شتێکی تر زیادکردنی دەرفەتی کار چونکە ئەگە بڵین دامەزراندن دوو ژۆری هەیە هەم لە سێکتەری گشتی لە سێکتەری تایبەت بەداخەوە هەرێمی کوردستان یەکێ لە کێشە گەورەکانی ئەوەیە کە ژمارەیەکی زۆر موچەخۆری لە کەرتی گشتی هەیە کە ئەم موچەخۆرە هەم بۆتە بارگرانی بەسەر هاوڵاتی خۆیەوە و بەسەر حکوومەتیشەوە ئێمە لە بری ئەوە دەبێت پلانی ترمانە بێ پلانەکەی تر بە چ جێبەجێ دەبێت بەداخەوە عێراق بەگشتی و هەرێمی کوردستان شادەماری ئابوووریەکەی نەوتە ئەم نەوتە ممکنە نەمێنەیە دەگەکەت ممکنە سەعری دابەزێ بەهۆی بارودۆخێکەوە بەڵام بەدیلی استراتیژی و هەمیشەی نەوت چییە کەرتەکانی کشتتوکاڵ و ئاژەڵداری و پیشەسازی و کەرتی گەشت و گوزاریە چونکە ئەمانە هەموو کاتێک لە کۆمەلگاکەدا بەهاو قیمەتی خۆی هەیە باوەڕتانە بێ ئەم هەرێمی کوردستانە هەتا هەنگاو بەرەو ئەوە نەنێ کە لە ڕووی داهاتەوە بۆ خۆی فرەسەرچاوی نەکا ئێمە لەوانەیە دۆخەکەمان بەرەو خراپتر بڕوا بەرەو باشتر نییە ئێمە ناکرێت سیاسەتی ئێمە ئەوە بێ کە بڵین هەر گەنجێک لە زانکۆ کە دەرچوو ئەبێ بۆ نمونە بڵین دەبێ بیخینە کەرتی حکوومەتەوە و لە هێزی چەکدار و هێزی ئەمنی و ئەم شوێنانە دای بمەزرێنین بەڵکو لە بری ئەوە دەبێ هەوڵ بدەین کە دەرفەتی کار زیاد بکرێت دەرفەتی کار زیادکردنیش بە گرنگیدان بە کەرتەکانی کشتتوکاڵ و ئاژەڵداریە بێ بە پیشەسازیە بێ و بە گەشت و گوزاری دەبێت ئێمە ئەم وڵاتی ئێمە بست بە بست ناتوانین نەوتی لێ دەربێنین بەڵام بست بە بستی دەتوانین بکەین بە کشتتوکاڵ بست بە بستی دەتوانین بکەین بە سەرچاوی دەرفەتی کار بۆ گەنجان بست بە بستی دەتوانین بکەین بە کەرتی گەشت و گوزاری بست بە بستی دەتوانین بکەین بە کارخانە و بە ئەو شوێنانی کە معامل و مەسانەن هەموو ئەمانن کە دەبنە هۆی زیادبوونی سەرچاوی کار بەڵام ئەگەر لە شوێنێکا قەتیز بمێنین ئەم کەرتانە دواب بکەوێ و لە شوێنی ئەوە هەر پشت بە سەرچاوی داهاتی نەوت ببەسین بێگومان تووشی هەڵابین بێگومان تووشی دواکەوتن دەبین لەوانەیە وڵاتەکەمان تووشی بارودۆخی نەخوازرا و ببێتەوە ئەم نەوتە نرخەکەی دابەزێ یەدەگەکەی نەمێنێ وڵاتان لێت نەکڕن چۆن دەتوانی تۆ بەدیلی ئەوە پەیدا بکەیت بێگومان ئەوەی بەدیلی ئەساسی و استراتیژی ئەمانەیە ئەو کەرتانەیە کە باسم کردن کە وڵاتانی پێشکەوتوو بەڕاستی ئێمە ئەگەر ئەمڕۆ عیلم وای لە هاتووە زۆر بە ئاسانی دەتوانین تەجروبەی وڵاتانی پێشکەوتوو بهێنین بۆ هەرێمی کوردستان بزانین بەهێزی و بەقووەتی ئەوان لە چدا بۆی ئێمە وابین هەرێمی کوردستان هەڵکەوتەی جوگرافیەکەی کەشوهەواکەی هەموو شتێکی لە باسیەوەی کردوتی عراق سوودێکی بۆ ئێمە بێ باسی لۆ کرد ئێمە پەرلەمانمان ئەوانیش پەرلەمانیان هەیە مثلەن پەرلەمان ینی ڕوونکردنەوەک لەسەرەوەی پەرلەمانی یان ئەنجومەی نوێنەرانی عراق ئەتوانێت چی بکات بۆ هەرێمی کوردستان بەڵێ خۆی ئەوەی ئێمە لە عێراقدا دەستورێکت هەیە کە ئەو دەستورە چۆنیەتی ڕێخستنی کاروباری عێراق و هەرێمە فیدراڵیەکان و پارێزگاکانی هەمووی ڕێخستووە هەموو دەسەڵاتەکان ئاماژەی پێدراوە هەرێمی کوردستان دەسەڵاتی چییە پارێزگایەک دەسەڵاتی چییە ئەنجومەنی پارێزگاکەی دەسەڵاتی چییە هەموو ئەمانە تۆ هەرێمی کوردستان و نوێنەرانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی بەغدا چەند هەنگاوێکی گرنگیان لە بەردەمە یەکێک لەوانە گێڕانەوەی بەشە بودجەی هەرێمی کوردستان بەپێی ئەو ئیستحقاقی خۆی کە هەیەی وەکو نەتەوەیەک لە عێراقدا بەپێی دەستور خاڵی دووەم چۆنیەتی چارەسەرکردنی کێشەی هێزە ئەمنیەکانە براپێشمەرگەکانە کە لە دەستوردا لە چوارچێوەی منزومەی دیفاعی عێراقی ناویان هێنراوە ئەو ئیمتیازانی کە بۆ ئەوان ڕەوایە بۆ هێزی پێشمەرگەش ڕەوایە خاڵێکی تر مەسلەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانە کە لە مادەی 140 دەستوریدا ئاماژەی پێدراوە کە چۆن دەتواندرێت ئەو کێشانە چارەسەر بکرێ ئەمە ئەرشی ئێمەیە ئەگەر فەرزەن با ئێمە وای دابنین شایستە دارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە موچە و بودجە لە بودجەی تەشغیلی و ئیستثمار بەردەستمان خست هێنامان تەسلیمی حکوومەتی هەرێممان کرد ئەو قسەی کە دەڵێ بانکی مرکزی عێراقی موچەی هەرێمی کوردستان شایستەی دارایی هەرێمی کوردستان خستە سەر حسابی وەزارەتی دارایی کە لە دوای ئەوەوە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانەکەی خۆی دەسەڵاتی تەنفیزیەکەی خۆی دەسەڵاتی دادوەریەکەی خۆی ئەو دەسەڵاتی هەیە کە ژیانی خەڵک ڕێک بخە لە چوارچێوەی ئەو بودجەیە کە هەیەی عێراق بەرپرسە لەوەی کە تا بودجە و شایستە دارایەکانت تەسلیم دەکا
و لە هەندێک کاتیشدا دەتوانین لە یاسای بودجەدا کۆمەڵە شتێ دەستور ڕێگای پێداوە کە ئێمە کۆمەڵێک بڕگە یاسایی لە پرۆژە یاسای بودجێ عێراق تەسبیت بکەین هەروەکۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردی ئەگەر پارێزگایە کەستی بەوە کرد کە هەرێمی کوردستان ناهاوسەنجی و نادادپەروەری دەکات لە خەرجکردنی بودجە بۆی دەتواندرێت ئەو کاتە لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە پەرلەمانی عێراقەوە ئەو نادادپەروەریە نێڵدرێت. شوێتی قساکە دەنگتان و لاوانی خوێن گەرمی ڕێگەی خەبات دەنگتان بۆ چێە؟ گەرم و گوڕ ناتان بین و کوا ئاڵاکانتان کوا؟ ئەی کوا کاک جوتیار؟ بەردەم کامێرایان نەگرتوانە؟ دەست خۆش کاک جوتیار من حەزەکەم دەستان خۆش بێ هەروسم تۆزێک جۆڵن گەرم و گوڕ بن. ئێمە لێرە ماچی 222مان هەیە ماچی 222 تۆ لەوێ جوتیاری خوێنکاران نین جوتیار مەحموود نیت کاندیدی ژمارە 23 نیت هاوڵاتیەکیت چی بە جوتیار مەحموود دەڵێیت کە دەرچوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق فەرموو. فەرموون هەر بژی من ئەگەر وەکو کاندیدی قسە نەکەم وەکو تاکێ قسە بکەم تەبعاان تۆ هەر ئەسڵەن کاک جوتیاریش نی دێستا بەڵێ ئەو لێرێ لە لای من وەستاوە حساب کە تۆ لە ناو جمهورەکە وەکو بەڕێزانە چی پێ ئەڵێ چی بکات بەڵێ بەو هیوایەم کاک جوتیار کە چۆ پەرلەمانی عێراق ئینشەڵا ئەگەر خوای گەورە پشتیوان بێ و بە پشتیوانی خەڵکی دڵسۆز کارێک بکە کە شەرمەزاری لای خوا و خەڵک نەبێت. ئەو نقطەی کە باست کرد باسی شتێکت کرد موبایل داخستنەوەمانە بەڕاستی خەڵکی ئێمە ڕێز و احترامی زۆر زۆر بەلاوە گرنگە کەسێک کە تەلەفۆن بۆ منە کا پەیوەندی بە منەوە دەکا بە بەڕستیەوە دەکا بە هەر کەسێکی ترەوە حسابت بۆ دەکا جوابدانە و نەدانەوەی تۆش حساب بۆکردن و حساب نەکردنە خەڵکی ئێمە کە پەیوەندیت پێوە دەکا کارێکی پێتە ئەگەر کارەکە کرا ئەبێ مەمنونی خوابی ئەگەر نەکرا ئەبێ زۆر بە جوانی جوابی بدەیتەوە. هەتا ئێستا هیچ پەرلەمانتارێک هیچ وەزیرێک هیچ بەڕێوەبەرێکی گشتی لەسەر ئەوەی ئیشی هاوڵاتیەکی نەکردووە نە جوێنی ناشرینی پێدراوە و نە تەقەی لێکراوە و نە یەخەی گیراوە و نە شەڕیشی لەگەڵ کراوە بەڕاستی ئێتۆ بۆ دەبێت لە تەلەفۆنی هاوڵاتیەک پرسی هاوڵاتیەک ڕوبەڕووی تۆ نوێنەری هاوڵاتیانی داوای دەنگت لیان کردووە بۆی ببیت بە نوێنەری ئەوان دەنگ و سەدای ئەوان بی کێشە و مەشاکیلەکانی ئەوان بگەێنی کە ئەوان داوای ئەوەت لێ دەکەن تۆ وەڵامیان بدەیە و بەدواداچوومکەی بەڕاستی بای مسخالە زەڕەیەک هیچ منەتێکی تێدا نییە ئەوە ئەرکی سەرشانی تۆیە بە پێی توانە ئەوەی کە پێت کرا دەبێ بیکەی ئەوەی کە لە توانای تۆدا بوو دەبێت جێبەجێ بکەی ئەگەر نەشکرا شتێک دەمێنێتەوە تۆ دەبێت ڕێزی خەڵک بگری بەڵێ من لەگەڵ ئەوەدام هیچ بەرپرسێک هیچ کەسێک ناتوانێت 100% هەموو ئەو داواکاریانی کە ڕوبەڕووی دەبێتەوە جێبەجێ بکە بەڵام هەموو بەرپرسێک ئەرکە لە سەرشانی وە پێی دەکرێت ڕێز لە هاوڵاتی بگرێ من ڕۆژانە پەیوەندیم پێوە دەکرێت خەڵک کاری پێوە دەکرێت بەڵێ خەڵک کاری پەیوەندیت پێوە دەکرێت پەیوەندیم پێوە دەکرێت خەڵک کاری پێمانە و کاری پێێتە هەندێک کار هەیە دەکرێت هەندێک کار هەیە ناکرێت بەس خۆ دەکرێت ئێمە بە احترامەوە جوابی خەڵکێکی خۆمان بدەینەوە دەکرێت شعوری بریندار نەکەین دەکرێت بە گفتو لە گۆیەکی جوان وا لە کەسەکە بکەین کە زۆر تەقدیری ئەو هەوڵ و بەدواداچوونەی تۆ بکا بەڕاستی جا بە ئومێدی ئەوەی کە من هەمیشە ئەوە شموتووە لە بەردەم پرۆسەیەک داین هەمومان ئەوانەی کە کاندیدین بە هیوای باشترین نوێنەرەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە هەموو حزبەکانی کوردستان بچنە پەرلەمانی بەغدا بۆ ئەوەی باشترین شەڕ بۆ ماف و شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن. سپاس بۆ بەڕێز جوتیار مەحموود کاندیدی ژمارە 23 لە لیستی 222 بازنەی سلێمانی کاندیدێکی گەنجولاو بە هیوای ئەوەین کە لە تەواوی معاناتی ئێوە تێدەگا وەک چۆن لە سەرەتا گوتم لە ناو نەهامەتی و هەژاری و نەداریدا پەروەردە بووە و وەکو ئەستێرەیەک ئێستا کاری خۆی دەکات بە هیوای ئەوەین لەوێش بتوانێت کاری زۆر باشتر بکە و گەنجان و لاوان لە دەوریدا کۆ ببنێت ئێوەش دەنگ بدەن دەنگەدەن بە شێ 222 ژمارە 20
ئەوەش ڕکلااو هەر بژین ئێمەش لەگەڵ ئەو دڵسۆز و ئازیزانە تا بەرنامەی داهاتوو لەگەڵ ئەو کارەماندونە ناسەکانم بەخوای گەورەتانە سپێرین خواتان لەگەڵ